بەڕێز دکتۆر عەلی ئەلهێل مامۆستای زانکۆ و شۆڤەکاری سیاسی سەبارەت بە پاڵپشتی ئەوروپا وڵاتانی عەرەبی لە ڕاگەاندنی دەوڵەتی فەڵەستین لەگەڵ بارەبێت دکتۆر سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێر بێت. دکتۆر تو بخێراتیش بۆ کوردستان 24 لە ڕۆژهەڵاتە ناوەڕاست دوو کێشە هەنە و یەک کێشەیە کوردانە یا دوێژی کێشەیە فەڵەستینیە. دەما وڵاتên زلهێز یا مژن وڵاتên بیانی پشتەوانیە ڕاگەاندنا دەوڵەتە فەڵەستینی دکەن بێ دەوڵەتە کوردی، یعنی ئەڤە ناهەفسەنگیە سیاسی نییە یان چارەسەرە؟ القضية ليست قضية حل. بابەتەکە چارەسەر نییە، بەرکو بابەتەکە پێویستە بابەتی هاوسەنگی و دادپەروەری بێت. ئایا ئەمە دادپەروەریە؟ ئایا ئەمە دادپەروەریە لە جەرگەی جیهانی عەرەبیدا دەوڵەتێکی بیانی هەبێت کە دەوڵەتێکی تەواو بیانیە و لە دەوڵەتی عەرەبیدا دەوڵەتێکی کوردی نەبێت لە کاتێکدا کوردەکان و دنیای عەرەبی هەزاران پەیوەندی و مێژوویی و شتی هاوبەشیان لە نێواندا هەیە. تەنانەت ئەوەندە بەسە من بڵێم کە سەلاحەدینی ئەیوبی کورد بووە و بەیت المەقدسی لەژێر ئاڵای لا ئیلاهە ئیلا الله ئازاد کردووە، نەوەک لەژێر ئاڵای نەتەوەی. بەڕاستی هیچ دادپەروەریەک لەوەدا نییە دەوڵەتێکی کوردی نەبێت. من وەکو خۆم پشتگیری دەوڵەتێکی کوردی لە جیهانی و جنیهانی عەرەبی دەکەم، هەر هیچ نەبێت بۆ ئەوەی هاوسەنگی هەبێت. ئێمە دەوڵەتێکی ئیسرائیلیمان هەیە لە جەرگەی فەڵەستینی داگیرکراوە، با دەوڵەتێکی کوردیشمان هەبێت کەواتە کێشەکە لە چێدا؟ هەرچەندە ئێستا دەوڵەتی کوردی بۆ خۆی ئامادەیە، دامەزراوەی خۆی هەیە، دەوڵەتە کوردستان دەوڵەتە ئەگەرچی لە نێوان دووکەوانە پێی بڵێن کوردستانی عێراق، بەڵام هەموو بنەماکانی دەوڵەتێکی بەهێزی تێدایە، هەموو بنەمایەکی دەوڵەتێکی تەواوی تێدایە. ئەمەی کە پێی دەوترێت هەرێمی کوردستانی عێراق پایتەختی خۆی هەیە کە ناوی هەولێرە، تەنانەت کەرکووک و مافەکە کەرکووک و کێڵگەکانی و کەرکووک مافی هەرێمی کوردستانە و پێویستە سەر بە هەرێمی کوردستان بێت و هەرێمی کوردستان دەبێت دەوڵەتی کوردستان بێت. بۆچی ناگوترێ کۆماری کوردستان ئەستان؟ ئەمە بەر لە هەموو شتێک. خاڵی دووەم ئەوەیە باستەوە دەکەن کە چارەسەری دوو دەوڵەت بۆ ئیسرائیل و فەڵەستین هاوکار دەبێت و هۆکار دەبێت لە سەقامگیری سیاسی و استراتیژی و ئاسایشی بە شێوەیەکی گشتی لە ناوچەکەدەوە تا هاواهەنگی کۆمەڵایەتی لە جیهانی عەرەبی و ڕۆژهەڵاتی بەڵام لەسەرکەم بۆچی چۆن دەبێت دەوڵەتێکی یاخود دەوڵەتی فەڵەستینی لەکوێ دروست دەکرێت؟ ئایا لەسەر سنووری چاری یەنایر دروست دەکرێت لە کەناری ڕۆژئاوا بە قودسەوە بە ئەریحاوە؟ هەموو ئەو ناوچەیە لەلایەن ئیسرائیلەوە مینڕێژ کراوە، دەیان ناوچەی جوونشینی لێ زیاتر لە 170,000 ناوچەیە نیشتەجێ کراوە. باشارەکە لەسەر کورد و فەڵەستین ئەوەستین، ینی پرسی کورد و فەڵەستین دوو پرسی چارەسەر نەکراون لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. یعنی پێتان وانە چارەسەر نەکردنی یەکێکیان ناهاوسەنگی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە، ناوسەنگی سیاسی کۆمەڵایەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دروست بکات، جارێکی دیگە گرفتێکی نوێ بە شێوازێکی نوێ بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروست بکات؟ بەتەڵنیاییەوە هیچ گومانێک لەوەدا نییە و من تەواو هاوڕام لەگەڵ تۆ. پێویستە هاوسەنگی لە جیهانی عەرەبی بافرێ لە نێوان دووکەوانەتە دەوڵەتێکی یەهودی زایونی ئایدۆلۆژی هەیە. باشە بۆچی دەوڵەتێکی کوردی نابێت؟ بۆچی دەوڵەتێکی کوردی مەدەنی ڕێگەی پێنادرێت دەوڵەتێک کە ئازادی بۆ هەموو لایەک دەستەبەر بکات و بیر و باوەڕەکانی خۆیان پەیڕۆ دەکەن، کولتوری خۆیان فەرهەنگی خۆیان دەپارێزن، ڕێسا و یاسای سڤیلی خۆیان هەیە. حکوومەتێکی دیاریکراو کە حکوومەتی دەوڵەتی کوردستانی داهاتووە ئینشاءالله و کورد شەڕیان کردووە و زۆر بە سەختی ڕوبەڕووی بارودۆخە سەختەکان بوونەتەوە و لەوەی کە ئێستا بەدەستیانینا. زۆر باشە دکتۆر، کەواتە دوو خایان بژن
ڕەوشە ڕۆژهەڵاتە ناوەڕاست بێ چارەسەرکردنا پرسا کورد سەقامگیری ئەولەهی di ڕۆژهەڵاتە ناوەڕاستدا بدی دهێت جێبەجێ دەبیتن گەلی کوردی گەلێکی ستەم لێکراوە لە تورکیا لە عێراق لە سووریا لە ئێران لە هەموو ناوچەیەک ستەمیان لێکراوە لە هەموو ئەم شوێنانە ئەم دەوڵەتانە کە کوردیان لێ برایانی ئێمەی کورد و برایانی تورک لەوێ دەژین بەڕاستی مایستەمە کە عەرەبەکان هەنگاو نەهاوێژن و موسڵمانەکان بۆ دابینکردن یاخود بەدینای دادپەروەری بۆ برایانی کوردمان هەنگاوێک نەنێن و دەوڵەتێکی کوردی سربەخۆ دروست نەکرێت و نابێت بێ چەکیش بکرێن چونکە ناکرێت تۆ دەوڵەتێک دروست بکەیت بەبێ ئەوەی چەکیان لە دەست بێت تۆ هیچ ئاسایش و ئەمنێکت نییە گەر لە چەکدا بماڵێت باماشەوە دەوڵەتی فەڵەستینی ئێستا کە بانگەشەی بۆ دەکەن بەڕاستی کە ئەمە وەهم و سەرابێکە چونکە من وەکو گوتم مەحاڵە دەوڵەتی فەڵەستینی دروست بکرێت بەڵام ئەمریکیەکان ئەوڕۆپیەکان و چینەکان و رووسیەکان و وڵاتانی عەرەبی دوایان کەوتون لە هەموو شتێک دوایان دەکەون بۆ هەرکوێ بچن ئەمانە شەیدای ئەم زۆرە پەیوانن شەیدای ئەم زۆرە قسانن چارەسەری دوو دەوڵەت چارەسەری دوو دەوڵەت بەردەوام ئەو قسەیە دەکەنەوە کەس ناپرسێت چارەسەری دوو دەوڵەت چیە و چۆنە مەحاڵە چارەسەری دوو دەوڵەت لە فەڵەستین دروست بکرێت من لە ڕووی تۆپۆگرافیای فەڵەستینی و دیمۆگرافیایەوە پێت دەڵێم مەحاڵە دەوڵەتی فەڵەستین زۆر باشە تا چەندە پێویستە پشتیوانی کورد بکرێت بۆ بەدەستهێنانی مافەکانی بەدڵنیاییەوە من لەگەڵ پشتگیریکردنی کوردەم و پشتیوانی بەدەستهێنانی مافە مێژوویەکانی گەلی کوردەکەم بەو بۆ نێشەوە دەبێت ئەوە بزانین کە کوردەکان گەلێکە کە لایانی بەهێزی زۆرە بۆ ئەوەی بێت بە دەوڵەت لە ڕووی مێژووییەوە ینی کە دەڵێن کورد تەنیا سەلاحەدینی ئەیوبی نییە بەڵکو خزمەتی زمان و ئاین و ئاینی ئیسلام و دایانشتی دیکەیان کردەوە من بەڕاستی هیچ پاساوێک نادۆزمەوە بۆ ئەوەی کە دروستکردنی دەوڵەتی کوردی دوا بخرێت هەموو ئەمانە هەموو ئەو ماوەی تێپەڕیوە بەڕاستی کاتێکی بە فیرۆچووە بەداخەوە دەبوایە لە قۆناغی زۆر زووتر لە مێژوودا دەوڵەتی کوردی دروستکرا بووایە و ڕاگەیەندرا بوو بەڵام بەداخەوە هاوپەیمانیە هەرێمیەکان و یاری هەرێمی ئێستا و یاری نەتەوە یەکگرتووەکان و ئەجێندا بیانیەکان ئەم دەرفەتەیان لە کورد فەوتاندووە و ڕێگەیان نەداوە ئەمە هەلێکی ئەڵماسیە نەکەلێکی زێڕین بەڕاستی بۆ دروستکردنی دەوڵەتی کوردی دەوڵەتێکی سەربەخۆ لە چەکدا نەماڵراوە 2017یان کەشێکی دەموکراسیدا کوردستانیان لە هەرێما کوردستانی ممارەسەیە مافێکی خۆی شەرعی قانونی کرد گۆژی ڕیفراندۆم بوو ژمارەکە زۆرە کوردستانیان دەنگدا لێ وڵاتên ڕۆژاوا وڵاتên ڕۆژهەڵاتە ناویم شێوەیەکی گشتی هەمی جیهانێ پشتاخۆ لە کووردا کردن vêrel Kurdistanê axiftinek heye dibêjin başa bûçî yanî Ereban zêdetir 22 dewleta hene bûçî ev hemû dewlete li cîhanê hene xwedî mafê xwe ne bûçî heram e ji bo Kurdan ku bibîte xwedan dewletek di demekê da zêdetir 7 milyon Kurd li cîhanê hene بەدڵنیاییەوە هۆکارەکەی ئەجێندای ڕۆژاواییە ئەجێندای ئەوان دەڵێن کە وڵاتێکی بیانی لە نێو وڵاتانی عەرەبی هەیەویش ئیسرائیلە کەواتە بۆچی ئێمەش وەکو گوتم وڵاتێکی دیکە دروست نەکەین کە دەوڵەتی کۆماری کوردستانە بەڵام ئەمە لای ئەوان شتێکی قبولکراون نییە و نابێ هەرگیز کوردستان بە ئیسرائیل باراورد بکرێت لایەکی دیکە چونکە لە ڕووی کولتوری و مێژووی ئەمانە یەک کللتورمانەیە یەک مێژومانەیە
دەیان کەسایەتی کورد هەیە کە وەکو گوتم خزمەتی ئاینی ئیسلامیان کردووە و چوونەتە بە نمونە سعودیە لە ماوەیەکی زوو ماوەی 200 ساڵ و 300 ساڵ پێش ئێستا خزمەتی ئاینیان کردووە و تەنانەت ئیمامەتی خەڵکیان کردووە لە مەککە لە مەدینە و لەلایەن ئەو کات لەلایەن ئەمیرەکانی مەککە و لەلایەن ئەمیرەکانی مەدینە پیشوازیان لێ کردووە. سەیری خوالێ خۆش بوو شێخ بۆتی بکەن کە مفتی سووریا بوو کەسایەتیەکی کورد بوو تا بەیانی دەتوانین باسی خەڵک بکەین. مامۆستا عەبدولکەریمی مودەڕیس کە لە عێراق بوو و دەیان کەسایەتی دیکەی کورد لە زانا لە سیاسی لە ئابووریناس لە کەسانی ینی پیشەساز و پێشەوەەر بەو بۆنێشەوە خەڵکێکی زۆر هەن کورد لە ناسا کار دەکەن لە ئەمریکا لە وڵاتانی ئەوروپا. بۆچی ئەمانە نێنەوە وڵاتی خۆیان وڵاتی سەربەخۆی خۆیان وڵاتی خاوەن سەروەری خۆیان کە لە چەک دانەمان ڕابێت. بەڵێ بەڕێز دکتۆر عەلی ئەلهێل مامۆستای زانکۆ و شۆڤەکاری سیاسی سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستا. سپاس دکتۆر هەر بژیت.